تماشاوان نجا فرمانبرین هرمه و اگره به بجبونان جوارگرتنا سط موچان بسرهب ددمه که دا کو بریا چند سالان حکومت عراق بریارده بو کو سط موچان بسرهب بو فرمانبران دابین بکه کو به شرط که ل 5 میلیون دیناران زیاتر نبه ددمه که دا بوان فرمانبرای کو ده هند پروژان دا بکارتین وی پاره تایبتی آکنجیبونه که آکنجیبونه بخواب کرن اوین کو کریچینا او هیچ جیه کیوان مالکاوان نینه ابریاره دوه به آوای که فرمی لعراق وان فرمانبرین که در چارچوبه د صلاة حکومت نوندی دا فرمانبرین و دوه اف بگمان اف بریاره چطوره پراکتیزه کرنه دا و او فرمانبرین عراق دکارن و موچه ور بگیرن لهیان حال کردستان جیک افی که یک لای نبویه گلو که دوان سط موچه فرمانبرین هرما کردستان جیک وگیره یا نه اوه دی چند باندوری هبه باندوری ارینی و نرینی هبه دمه که دا پسپورین عبوری دی بیجن هاتنا وی پاره زور اوه تضخم دناوا بازاری دا درست بکه دمه که دا کو عراق او امکانیت نینه که ابخوا بر همه نفخایی دابین بکه جه کرستین بینا سازی جه گلک کرستین دنگل جاران دبیجن حتی سوزواج جی بومه لدر و دنگلو اف چوناوی پاره بوه رجا زور دناوا بازاری دا و روشا بازاری چید به و او کسی دن که نکارن به هر صدمه که بید وی پاره ورگرن مفهمن وی پاره ای روشاوان دی برف چه وچید بله ورگرتنی فرمانبرانی هرم و اگری به بجبونیان لورگرتنی سط موچه بسر یکی و برزن پیش چند سال حکومت عراق بریارده بود که سط موچه بسر یکی و به فرمانبرانی حکومت عراق بدره که به شرطی ل 5 میلیون دینار زیادتر نبی اواج به شرطی بو پروژه نیشته جبون و هندک پروژه تر بکار بندره دینش بشه کی فرمی بریاردره که هر دو بانک رافدین و رشید لقا کان بانک سرانسری عراق فرمانبر اتوانه بچه ور بگیره بله لسر وی بابتی امی گوتو بیجان به هفرا بکین مصطفى لباجار دوگه یکم پیوندی کای مصطفى فرمو مرحبا برا مرحبا سر چاوا باشی برا صحتاته زور سپاس کرم که برا من تسيارك باشا اف موچه سط راتبي ببوره كتلا بزنا خو كم كي من هاشتنينه باشا وزارة داخلية هرمي جيت جريت وفرمانبري هرمي هیانها باوای که فرمی تشتی که وصانی نه و دنها جدا دنها وی برنامه دا ام ده ولدان داینه بوارگرتنا پیوندیا سروک بانکا هرما کردستان جبر کو او پیتر توضیح بدد گلو و اگر انو کجین المستقبل ده هرما کردستان جی وگرانه لینها چه بریار روشنینه لدور وی که کی مصطفى بله بس نسبت تسيارك هذه برا بله وزارة الداخلية دي ذاكرتي هرما كردستان تشكو حرس حدود تابعي بغداد وزارة الداخلية شو انا قرتي اوان همو فرمانبرین تایبتن به حکومت عراق حکومت ناوندی گریده حکومت ناوندی مؤسسات حکومت ناوندی نه لگور و بریاره ور بگیرن بله بله بس برا وزارة العراق يجي بسري بله که مصطفى لدوکی ببون سپاس بله تماشاوان نجا بریاردار لیجنا دارایی و کاروبار نابوری لپارلمان کردستان راد گینه کل پروژه بودجه ای سال یارما کردستان و که سال بره بحث پیدانا پیشینه به فرمانبران که کرن به صدمه پیویست بونا برای که زور پاره بودجه بجی کرنا و پیشینه هر و دلیر محمود بینارتی ددا خویا کرنجی کو پیدانا پیشینه کو خاله پیدانا چند موچای کان دبینه به سرهو به فرمانبران بیتدان پیویسی به بودجه که زور هیاو او رنگ بجی بجی کرنا زورینه پروژه خدمت گزاری جکار بکبن ماموستا عثمان لدربندی خانه ولی گلمانه بله ماموستا دیگر اوین لهولی رو ولی گلمانه بله بله اوین لهولی ره بله برش عباره باش باشتر چوانی باشی سپاس دست خوشی بو تاریت راستی تاریخی گلگه گرینگه هیوادارم او فرمان باید کردستان او موچه بیتا ورگرنه معنا بیتا حساب کرنه لانه بله من الباق ده ورگرنه بلا کردستان هرما کردستان جی بیتا ورگرنه دوا کار یک من الباقا کردستان های هول بدتن بو موچه خورد مایت هرمش دابین بکن چکو گلک گرینگ فرمان بهد ما
و گلک ماندین سر کار خو و من داخل یک شلته هکاری برس اخو که روزا جناب دیویاده تواری نبخار سر روزا جنات کردستان تایبتی تریم هر چهار پارچه کردستان و تریم پیروز بایا خور را بگینم با همه جنید کردستان و تایبتی افرال کنفرانس را گلک گیرینگ ده هات دانشاندن ترکیه الهزگی که بی هات آماده کردن هر جنکی کردی جنی شانبشانی زلامال حریم تایبتی لبرز سروکی حریم و حکمت حریم زور دلنای و پیروز بایا خور بله سپاس افریقای کنفران کنگره دوام یه جنین هر چهار پارچین کردستان بکل هولیرات على دار خستن بگمان مجی نوچابون و ما راپور جلی سربیه کنه لی بجیانا گشتی بجی که تشکیدین گرین که اوجی که ام بحث موچه دکن که بگمان موچه و مسئله مادیه به بجیانا خلکی به پیوستن و ما ویا ام دیفتون نوی بابدی بکن یا دیجیک ما ریپورتاج و دیفتون اکید سر کنفرانسا جنین هر چهار پارچین کردستان لی هولیره بید که هر چهار پارچین کردستان لی سر هم اصلا جنب جاری تدا کرنا قادر لشاری سلیمانی که قادر فرمو که قادر فرمو ايوانا باش باشر بوتو والله من الرؤي عيني وقصد انا كذا برد ما وتاش يعني تمدون هذا تاسون حرام وحلال الرؤي عيني او متشا اصلا متشا كما خلق باش كيزور وينا هذا حرام قال الرؤي عيني وقت وقت ما وتاك يعني فيت بدا ممنون برد كم بله هیوادارین مامۆستای کایانی شەر سەردای بەڕێزت عيني وسكا من قوم على حدود شمودا كم بزورنا حرامه پرسیارت بە چێکێک کەوتی حرامامە والله اول حرامه تكا سوري زولا سلا برد كم سوري زياي زولا سلا بەڵێ بەڵێ هیوادارین لەسەر داوای کاک قادر کە مامۆستای کە بەڕێزی ئاینیش بتوانێت پەیوەندی بکات بۆی تەوزیحی زیاتر بە بینەران بدا لەسەر من پرسە بەڵێ هۆشنگ لە هەریر کاک هۆشنگ فەرموو هۆشنگ لە هەریر بەڵێ فەرموو کاک هۆشنگ جێ لە منە ئێدگارە کاک هۆشنگ لەسەر خەت نەما بەڕێزان بەرێ ئالو بەڵێ فەرموو قسە بکەی کەواتە مەدەم لەسەر خەتی کاکە ئەمن خۆم سەر بە عێراقم و لە موچەم بەخۆشم لەناو ئەم مشکلەمدا چەند ڕۆژەکە تا دوێنش لە بەغدا بوو بەڵام کە ئەوانییە کە خەڵکی کوردستانە وا دەرێ سەد موچە هەیە سەد موچە سەتان بیست زیادە دێتە سەرێ و لە هەمان کاتدا 5 میلیۆنش قەرزی مۆزەفەکان هەیە ئەوە قەرزی سکان پێدەنێن ئەم سەد موچەیە دوێنش بڕیارەکە درا لە 5 بڕیارەکەەوە دەرچووە لە وەزارەتی داراییەکە بوویتەوە بەڵام دوێنێ دەست پێ کردووە تا یەکشەمیش ئێستا پارەکە نیە لە بانک وە پێشم خۆشە لەوە کوردستانیش ئەوها بیت کوردستانیش بکرێتەوە لە هەموو کەسێک کە قازان ڕێ بکات بەڵێ کاک هۆشنگ سپاس بەڕێزان بۆ زیاتر باسکردنی ئەم تەوەرە و زیاتر ڕوونکردنەوەی کە ئایا لە کوردستانی جێبەجێ کرێت جێبەجێ نەکرێت ئێستا دلێر تاریق بەرەوەبەری ڕاگەاندنی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر هێری پەیوەندیە کای دلێرم کەتەوە باش جان باش رقم ئەم بڕیارەی حکوومەتی بەغدا کە دوێنێ پراکتیزە کرا ئایا لە هەرێمی کوردستانیش ئەگرێتەوە سەبارەت بە سەد موچەی فەرمانبەران سەد موچە پێدانی سەد موچەی سەرێکی بە فەرمانبەران بەڵێ بەڵێ سەبارەت ئەو سەد موچەیە کە باس دەکرێت لە حکوومەتی ناوان ئەیدەنە فەرمانبەران ئەوە پەیوەندی بەکردنەوەی بانقی ڕەشید و ڕافدێن هەیە لەقی بانقی ڕەشید و ڕافدێن لە کوردستان کاتی خۆی وەزیری دارایی عێراق سەردانی هەولێری کرد لە کۆنگرێکی ڕۆژنامەوەیدا بەڵێنی ئەوەیدا کە لەقی بانقی ڕەشید و ڕافدێن لە هەر سێ پارێزگای هەرێمی کوردستان بکاتەوە بۆ ئەوەی لێرەش ئاڵاتیان فەرمانبەران سوودمەند بن دەو پێشینانەی ئەو بانقانە ئەیدەن کە وەکو سەد موچەیە باسەکە یان 5 ملیۆن دیناریە کاتێک گەڕاوە وەزارەتی دارایی و ئابووری نووسراوێکی ڕەسمیان ئاراستەی وەزارەتی دارایی عێراق کرد بە مەبەستی کردنەوەی لەقی ئەو بانقانە هەر وەکو وەزیری دارایی بەڵێنی دابوو بەڵام بەداخەوە هیچ وەڵامی نەبوو بۆ وەڵامی نەبوو بوو تا ئێستا ئەو ڕقەکانی بانکی ڕافیدەین و ڕەشید لە شارەکانی هەرێمی کوردستان نەکراوەتەوە بەڕای ئێوە هۆکارێکە چییە؟ هۆکارەکەی ئەوەی ئەمە بینیمەکردی هۆکاری سیاسی لە پشتە چونکەوە چەندان نووسراوی ڕەسمی ئاراستەی وەزارەت دارایی وکەی نەکردەوە هەرچەندە شاندی وەزارەتی داراییان حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدایان کردوێ
ئەم پرسیان هێناوەتەوە سەر لێکۆڵینەوە و باسکردنەوە هەر بەڵێنیان داوا نەکردوێتەوە لەگەڵ ئەوەش وەزارەتی دارایی و ئابووری عێراق هەموو ئامادەکاریەکی بۆیان خستە ڕوو لە دابینکردنی باڵەخانە یان هەروەها فەرمانبەر هەروەها بەڵێنی ئەوەشی داخەیان کە ئەوان وەکو وەزارەتی دارایی و ئابووری کەفیل بن بۆ هەر فەرمانبەرێک لە گەڕانەوەی مووسەکە بۆیان چونکە وەکو پێشینەیەکە یان کە سەد مووسەیەک خەرجە بەڵام ئەوان تا ئێستا هەر وعدی خۆیان بەجێ نەگەیاندیە و نیان کردێتەوە. کاک دلێر ئەگەر ئەو بانک هەر لەقەکانی لە کوردستان نەکراوەتەوە لە کاتێکە ئەم بڕیارە چوتەواری جێبەجێکردنەوە لە دوێنێەوە کە سەد موچە بەسەریەکەوە بە فەرمانبەران بدرێ ئەی لە هەرێمی کوردستان ئێوە وەکو وەزارەتی دارایی و ئابووری چیتان بەدەستانیە هیچ بەرنامەیەکتان لە بەدەستانیە کە بەم شێوەیە لە هەرێمی کوردستانیش ئەو موچە بەم ڕێژە بۆ فەرمانبەران سەرف بکرێت؟ خۆی تا ئێستا هیچ نییە لەبەر ئەوەی ئێمە سیولەی نەفسیمان هەیە حەزەکەم هەموو هاوڵاتیان ئەوە بزانن لە بانقی ناوەندی عێراق زیاتر لە 6 ملیارد دۆلار هەیە کە ئەمەش یعنی مافی هەرێمی کوردستانی پێوەیە کە بەشیان بدەن لەگەڵ ئەوەش تا ئێستا ئێمە ئەوەشمان پێیاوەتوە کە سەپا پێنجی ئەو پارەمان بدەنێ بەو مەزانەی کە ئێوای دەنە خەڵک ئێمە حکومەت زین پێکەین بۆ بتوانین ئەو پێشینیانە بدەینە خەڵک کەسی بانقی ناوەندی عێراق بەداخەوە ئەتی ئەو پارە لە کەندا و لە وڵاتانی کەندا و لە دوبەی وبهێنان ئەکا نایە لە هەرێمی کوردستان بەشێکی وەکو ئستثمار بەکار بێنێ بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستانش لێسن من ئەوەی ئێمە تێبینیمان دەکەین ئەمە ئەو کاری سیاسی لە پشتەوەیە تاویان بە کوردستان هەڵ نایەت ئەو پێشکەوتنانە بە خۆی دەبینێت. ئەی مادەم ئەو هەموو پرسگیرێکەوە هەموو کێشایە ئەمە دوا پرسیاری ئێمەیە ئەی بەدیل و ئەلتەرناتیڤتان چییە بێوە چیەکەن بۆی ئەم کێشانە بە تایبەتی کە پارەی هەرێمی کوردستان کۆتاڵی لەلایەن وەزارەتی نەفتەوە لەوەیە و تا ئێستا بە 6 ملیارد دینارەکەیەکی لەقەکانیان بانکە لێرە نەکرێنەوە ئەی بەدیلتان چییە چۆن هەوڵەدەن بۆ ئەم پرسگیرێکە چارەسەر وەک دەزانن ئێستا کێشە لەگەڵ حکومەتی ناوەند زۆرە کێشەی پێشمەرگەیە موسەی پێشمەرگەیە مادەی 100 یاسای نەوت و غازە دەیەها پرسی هەڵواتراوی تر هەیە کە ئیمڕۆ وا کوردستان لی هاتۆتە جواب و سەرۆکی هەرێم بە پەرۆشەوە لە دوای پەدواسوون و چارەسەرکردنی ئەو کێشانەیە. بەڵێ دلێر تاریق بەڕێوەبەری ڕێگەاندن و پەیوەندیەکانی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس پەیوەندیەکەت بەڕێزان وەکو ئەڤی بەرپرسی وەزارەتە دارایی بوومە خۆیە کردی دناڤاوێ پەیوەندیەدا وەکووە گۆداری کردی لە کوردستانê پێدانە 100 موچەند بسەرهەف بوو فەرمانبەران نایەتە سەرکردن ji ber ku bandkên raşît û rafîdeyn rad bin ji pêdana evê vê qerzî vê hemû muçan bi serhev bû fermanberan demekê da koleqên van bankan li herêma Kurdistanê bajarên herêma Kurdistanê nîne ew bi hindê vedgerînîn ku gelek caran wan daxwast ke li hikûmeta navendî koleqên van bankan li herêma Kurdistanê jî bênevekirin lê ew dibêjit heyaniha îcabeka wan nîne ji ber ku destên siyasî li piştin ew dibêje jî 6 milyar dolar hene lê cem wezareta petrolê lê heya niha jî li beş herêma Kurdistanê nadkeşandin û te'kîd jî seran dêne kir çi biryarekî hebin gelû wê li herêma Kurdistanê li demê bihê jî bête sarfkiriniyan ne belê sertî bile çemçemala gay sertî fermo ئەم کاتە دواش hemû katێکت برای بەڕێزم ئەمان مەسەلەیەکە مەسەلەی سلفە سەد موشە بۆ فانبەران پاتێکەڵ بە سیاست نەکەن هیچ دەستێکی سیاسی لە پشتەوە نییە وەکو من کەم فەوەزێکی پۆلیسم بەیانی من مەشغول بن بە وەرگرتنی ئەو سەد موچەیە بە قەرزە یا ساڵانە یا مانگانە بە پێی تەعلیما لێم وەرەگرنەوە با ئێمە تێکەڵ بە یاسای نەوت و غاز و هەندێک شتی تری نەکەیت ئێمە زۆر شتەی هەروەین دەستی سیاسی لە پشتەوەیە یا با حکوومەتی هەرێمی کوردستان خۆی وەکو حکوومەتێکی مەحەلی هەڵتێ بەکردنەوەی ئەو بانقە لە کوردستان وەکو پێشبینیەک و دڵخۆشکەرەیەک ئەو سەد موچە فەرمانبەران سەرف بکات یا ڕێگا بدەن بە بانقی ناوەندی مەرکەزی بەبێ لقی ڕافدەین و بانقی ناوەندی لە سلێمانی و هەولێر و دۆک بکاتەوە ئەمە سرفەیەکە و بە قەرزە و هاوکاریەک و پێشینەیەکە بۆ هاوڵاتیان ئەمە دەستی سیاسی لە پشتەوە نییە و پێویست ناکات یەکەڵ بە سیاسەتی بکەین یەکێکی وەکو من ئەوە 30 ساڵە فەوەز پۆلیسم تا ئێستا خاوەنی 1 مەتر زەوی نیم لەم کوردستانە پانوبەرینەیە تا ئێستا کرێچیم من ئەگەرەوە شمولمکا بەیانی ئەتوانم 100 مەتر عەرزی پێ بکڕم دەسا کەپێکی پێ بکەم بۆ مناڵەکانم ئێمە من داوا لە بەرپرسان نەکەم داوا لە بەڕێزان نەکەم با هەموو شتێک تێکەڵ بە سیاست نەکەین سیاست لە قاڵبی خۆیان بێ ئیدارەی لە قاڵبی خۆیان بێ ئەگەر با حکوومەتی هەرێم خۆی ئەو بانقانە بکاتەوە و پێشینە ئەو سەد موچەیە بە فەرمانبرادە و مانگانە لێمان وەرەگرنەوە ئەوە قەرز دەخۆ ئەوە شتێک نییە بەڵێ کای سەرتیب بەڵێ هیوادارین سەرنجی تۆ بۆلایانی پەیوەندیار گەیشت بێ بەڵێ سعید لە سوڕان کای سعید فەرموو کەرەم کە
ئەلۆ کاتت باش هەموو کاتێکت من وەکو پۆلیسێک لە سۆرەمە تا ئێستا کرێچینەوە تا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە هیوادارم ئەو سەد و چێوان شمول بکات. بەڵێ باوکی ڕابن لە شاری سلێمانی با بزانین سەرنجی بەرزیان بەڵێ باوکی ڕابن فەرموو چۆنی کاغا باشی من باشم سپاس من کاغا بەڕێی من ئەو ئیشوشتانەیەگە کە حکوومەتی عێراقیکە ئیشێکی زۆر باشە لە پێناوی خەڵکایە بەڵام حکوومەتی هەریەم قەت ئەم شتانە خەڵک چاوەڕێ نەکا لە حکوومەتی هەریەم کە ئەمە بەڵام لە کوردستانیشە سولفەی خانوبەرە هەیە کە کاکە کاگیانەوە زۆر دەکەم بەڵام ئەمە شتێکی عامە ینی تۆ ئەمە هەموو مۆزەفی ئەگرێتوانێ بڕێکی زۆر باشە خەڵکی ئیسفادەی لێەکە بەڕێی من حکوومەتی هەرێم کوردستان کە هەشتێکە کاوی زانای لە گیرفانی خۆیانێتە دەرەوە قەت بیلەوە ناکەن وەزی خەڵک باش بێمانە چکەن بەڕێی من ئەگەر خەڵکی کوردستان وەزی اقتصادیان زۆر باش بێ خەڵکی کورد زۆر بێتاقەت بۆ لە ئیشی حیزبایەتی بەڵام قوتی خەڵک پارەی خەڵک پارەی میلەت لای ئەم دەسەڵاتدارانەیە ئەڵەی سواڵی پێەکەن بەڕێی من دەستخۆشی لە حکوومەتی عێراقەکەم و پژگیری قسەکانی کاکسەتی پیژەکەم ئەمە هەچیە بێت ئەمەی نازانم پشتی سیاسی لە پشێ مەسەلەی پێشمەگەی و نازانم مەسەلەی نەوت و گازمانەمان سێ مەحافظەیە گەر بیانێ ئەوەیە خۆیان کاتی خۆیان و کوردستانەکەین بە دووبەی بیرفعل قسەکەشیان هەر واش دەنەچووەمانە گەر بیانێ سێ مەحافظەیە لە کوردستان بیانێ ئەبێ خەڵکی جنوب خەڵکی عێراق حکوومەتی عێراق چاو لەمانکە لەبەرەوە من قەت گەشتبینیم قادەی کورد نییە شتێکی وەڵێکی وا دروستکەن خەڵکی کوردستانی بەڵێ کاکی باکی ڕابن سپاس پێویست دەکەشێت سەرکەوت لە سوڕان کاک سەرکە فەرموو ئێوارە باش باشتر بووت بەڕۆژان نامێ زۆر لە کاتام گرم بەڵام ئەوەی پێم زۆر سەیرە زۆرترین گەن ساڕوانی قەرزی گشتوکە کە بەڵام تا ئێستا نازانم هەر باسی لەوە ناکرێ نازانم بۆ چیەوە قەرزی گشتوکی تا ئێستا باسی لەوە نەکراوە بەڵێ ئەکرەم لە شێڵات دەست گەرمەیە کاک ئەکرەم کەرەمکە توی باشی؟ ئەزێ باشم سپاس برا از بسیار اشتکیم اول 3 سالم فرمانبری راتبه نه 305 هاتکی کیش دایره کیوێت و فەرمانبەری دوره بلدیه بەڵێ کارێتە شەر وێرە بزابێت کاک ئەکرەم خورده از اما حرسم دوره دو و هذه بنده راتبه تعدیل که کرد راتبه دو تعدیل اجنور کرد راتبه دو و اول 3 سالم چو بره ینی پشتی ئەفراتبە زێدا بوویت فەرمانبەرە شمولێوە نەکرد نه والله دوره من نگرفتی بس دوره تربیه گرفتو بەڵێ کاکێکرم لە شێلات زەی بیدارین سەرنجاتە گەشت بە 3 ساڵە فەرمانبەری و چێتە 300,000 بەڵێ سوپاس پێویستیاتە ئەحمەد لە هەولێرەوە کاک ئەحمەد فەرموو ئێوارە باش باشتر بوو تۆ سەرسا دەستخۆشی بەنامەکرد دەکەم بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە بەنسبەت سەد موسەی فەرمانبەران بەسەرێکەوە ئەوە شتێکی ضروریە یعنی حکوومەتی هەرێم دەبێت پەلە بکە لە جلێزەکردنی شتا بەڕاستی من زۆرم پێ سەیرە یعنی کاک لێ تاریخ باسی شتی سیاسی ئەو شتانە دەکات ئێمە ئێستا داوای سەربەخۆیی دەکەین بەڕاستی یعنی عیبە بۆ شتانە باسی بەغدا بکەین بگەڕێنێ بۆ حکوومەتی بەغدا ئەی باشە تۆ چۆن داوای سەربەخۆیی دەکەین لە کاتێکدا نەتوانی سەد سلفە لێ سەد موسە بەسەرێکەوە بدەی بە فەرمانبەرانت یعنی بەڕاستی من پێم سەیرە کەوا گەنجی ئێستا لە کوردستاندا تا ئێستا زۆر کەس دەناسن تەنها لەبەر کێشەی نیشتەجێبوون ناتوانێت ژیانی هاوسەری پێک بهێنێت ئەمە تەنها خۆزینەوەیە لەو ڕاستیانەیەکەوە بەڵێ کاک ئەحمەد سوپاس پەیوەندیکەت بەرەزان ئەی ئەو کەسانەی فەرمانبەرنین ئەو کەسانە هیچ بژێوەیەکی ژیانی فەرمیانی ئەو کەسانەی کرێکارن و کرێ چینە ئەو کەسانەی نەدارن ئەو کەسانەی بەگرێ بەست تەعیم بۆن معاشیان زۆر کەمە ئەی ڕەوشی ئەوان چوون بێ ئەی هەموو شتێ بوو فەرمانبەرانەی خەڵکی تر چی بکرێت ئەی پێویستە خەڵکی تری چند مفامەند بێت لەو هەموو پرۆژانە و لەو هەموو موچە و لەو هەموو پارەکە لەلایەن حکوومەتەوە بۆ خەڵک دابین بکرێت پێویستە ڕەوشی ئەوانیش کە ئەوانیش مرۆڤن ئەوانیش پێویستیان بە پێداویستی ڕۆژانەی ژیانە باوان ئەوانیش بژن لەم دنیادا تا چەند پێویستە ڕەوشی ئەوانیش لە بەرچاو بکرێ بەڵێ محەممەد لە دیالە کاک محەممەد فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت بەڕێز من لە دیالە داوامەکەم لە جێشی عێراقی بەڵێ ناو پێشینەیە لێرە من کەسێکم کە خۆم وەرم گرتووە بەڵێ لێرە هیچ شتێک داوا لە تۆ ناکەن وەکو کەفالەتێک یان وەکو ئەو شتانە پێشینەیەک بڵێن ئەو پێشینەیە دەن بە تۆ هیچ شتێک لە تۆ داوا ناکەن لە وڵاتی خۆمان بڵێن لە هەرێمی کوردستان کاک محەممەد تۆ وەرگرتوتە ئەم 100 موچەیە تۆ وەرگرتوتە
بەڵێ من وەرم گرتووە کەفالەت و ئیجراتە ئیداریەکان چی بووە لەگەڵ تۆ؟ هیچ شتێک لە لێرە بڵێن ئێمە سێکە سێ جندی لێرە دەوامەکەین کە هەر شێکمان بڵێن کوردین بووینەتە کەفیلی یەکتری لە هەرێمی کوردستان بڵێن تۆ پێشینەی خانوبەرە ڕاکێشی داوای کەفالەتی موظفێک لێەکەن مشکلەی کۆمەڵە لە خەڵکان ئەوەیە کە کەفالەتی دەست ناکەوێت کابرا کەفالەتێکی دەست ناکەوێت کە ئەگەر دەستی شاکەوێت زۆر جار ئەوەی کەفیلە داوای پارەیەکی زۆرەکە لە ئەو کەسێکی سلفەوەرەگیری بەڵێ بەڵێ ئەو شتە نیە لێرە ئێمە دایانە پێمان داوای هیچ شتێکی لێ نەکردین داوای نەکەفالەت نە هیچ شتێک بەس ئەو نێ سێ کەس لەناو خۆمانە سێ جندی کەفیلی یەکترین و هیچ شتێکی تر و مچەگەش سەد مچەگە بە ئاسانی وەریەگریت و هیچ کێشەیەکت نییە لێرە بەڵێ کاک محەممەد لە دیالەوە کە یەکێکە لەو کەسانێکی مفەمان بووە لە سەد موچەکە ئەڵێ هیچ کەفیلێک تەماشەوانە نێژە دەبێژە پێویست ناکات و گەلێب سەناهی مە سەد موچەیت وەرگرتی بۆ کوردستانی ئەو گلێ دکە بێژی بۆ کوردستانی ئەختەیەک سلفی عقاری چێت کێت پێویستە بچیت کەفیل گەلەی جارە کەفیل دەست ناکەویت بێگومان هۆنجی دزانن چیت پارێکی باش دێتە کەسێکی دی کۆ بهێت ببیتە کەفیلەوی بەڵێ یاسر لە کەڵەکچی کاک یاسر فەرموو کاک یاسر من باشم سپاس فەرموو بەڵێ با خەفەت نەخۆن ئەو هاوڕێیانەی کە گەلێ خەفەت دەخۆن بۆ ئەو موچەیە ئەو موچەیە تا سرک بارزایی لەسەر دەسەڵات دابێ ئەو موچەیە هەر دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیەکە بەڵێ بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش شێروان لە بەردەڕەش کاک شێروان فەرموو سلام علیکم عەلەیکم ئەسسەلام کاگە دەستخۆشی و بەرنامەیە لێ دەکەم زۆر سپاس بەڕاستی تەوەرێکی زۆر جوانت داناوە ئەمڕۆ فەرموو کاکە خەڵک ئەڵێن دەڵێن کوردستان ئەدێتە ئیمارات وەنیە کاکە فەقی چی کاگە کوردستان ببێتە ئیمارات من ئەوە 4 ساڵە پێشمەرگەمە ناتوانم شن پێنم ناتوانم خێزان پێک بێنم بۆ ناتوانی ناتوانم موچە نییە موچەکار ئەوەیە لە بۆ داک و بابەکە سەرە بکەین و لە بۆ خوشک و برایەکان سەرە بکەین هیوادارینیش کە ئەو سەد موچەیە جێبەجێ بکرێت بەڕاستی خەڵک پێویستی پێیە پێشمەرگە پێویستی پێیە دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم بەڕاستی دەستان خۆش بی ئێوە هەموو شتێک دەینە سەر ژیانی خەڵک بەڵێ کاک شێروان سپاس بۆ پەیوەندیکەت محەممەد لە شاری هەولێر کاک محەممەد فەرموو کاک محەممەد دیارە لەسەر پەیوەندی نەماوە باوکی هەستی لە هەولێر بەڵێ ئەو کاتت باش هەموو کاتێکت باشە قوربان زۆر سپاس ڕێز و احترام هەیە بۆ بەرنامە خۆشەکەت ئێمەش احترامی زۆرمان هەیە بۆ بەڕێستان فەرموو بەڕاستی ئەوانەی کە لە پشت پەردەوەن و گوێیان ئێستا لەم وتارەی بەڕێستانە زۆر چاک دەزانن ئەوەی لە مالیەیە ئەو ڕەشید تاهیرەیەکەوە 20 ساڵە قۆڕی ئەو پارەیە کردووە هەتا ئەوە لێبی یەک بەشەری خودای لە کوردستان ئیستفادە ناکە وەخوا حافیز ڕەشید تاهیر بەڵێ باوکەستی سپاس بۆ پەیوەندیکەت پێمان باشە ئەگەر سەرنجێکیشتان بۆ هەر بەرپرسێک بارێزان ئەگەر بەشەیەکی منطقی بێ بۆیە سەرنجەکەی خۆشتان بگاتە جێگای خۆی و هیوادارین تەشیر نەبێ من لە شاری سلێمانی کاکێ من فەرموو کارم کاتتان باشێ من سەراویتان نەگەڕا لە سلێمانیەوە خۆشحاڵی کاکێ من سەراوی بەڵێ کاکیان بەڕاستی سێرە ینی لە کەلاکانی ڕاگەاندنەوە باز دەکرێت بۆ مەسەلەیەم سەد موچەی کادرێ بە فەرمانبەران ئەگەر باشە لە کاتێک ئەگەر فەرمانبەرانی هەرێم ناگرێتەوە بۆچی باز دەکرێت ینی بەڕاستی نەخۆیان باز نەکرێت چونکە باشە فەرقی بەڵام کاک هێمن هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق ئەو موچەیە فەرمانبەرانی عێراق ئەگرێتەوە بێگومان بۆ فەرمانبەران گەلێکیان ئەمە شتێکی گرنگە بۆ هەرێمی کوردستانیش نەگرێتەوە گرنگە ئێمەش بەدواداچوون وەکو ئیشی خۆمان وەکو ئیشی سەحافی بەدواداچوونی ئەمە لەفە بکەین ئایا بۆ واکۆ بینیت یەکێک لە بەرپرسەکانی وەزارەتی دارایی قسەی کرد خەڵکیش قسەی خۆیەکە بەڵێ بەڵە قسەکە زۆر جوانە بەڕێجان بەڵام ئەبێ ئەنجام پەرلەمانەکانمان لە بەغا بەڕاستی بە هەموو فراکسیۆنەکان یەکێتی گۆڕان کۆمەڵ یەک و پارتی ڕاستی ئەبێ دەنگ بەرزکەنەوە پێویستە هەرێمی کوردستانیش بگرێتەوە یان فەرقی هەرێمی کوردستان و فەرقی بەغانیە کاکە
بەڵام هەرێمی کوردستانیش بۆ جێی تایبەتی خۆی هەیە و حکوومەت و پەرلەمانی خۆی هەیە ئەی بۆ ئێرەش ئەو بەسمەوە نییە بەڵام سەدموچێ پەیوەندی بەوە نییە ئەم حکوومەت عێراقی دابینیەکە. بەڵێ کاکێ من لە شاری سلێمانی سوپاس پەیوەندێکت بەرزان دوایە ناوبەرە لەسەر هەمان تەوەر پێکەوابی. دووبارە سەڵاف بەرزان فاخر باڵاکی لەسەر تووری کومەڵاتی پێیجێ نارتیان نووسێ مالی ئەو کەسانە وێران دەبێت کە موچەیان نییە باشتر بۆ بدرێ بەو کەسانەی کە بێموچەن نەک بازار وێران بکەنەوە خۆی ئەڵێ باڵێ هەروەها هێرش سلێوانەی ئەلێ ئەvە حکوومەت وەسا دکە کو ئەو کەسێن فەرمانبەر نەبیت بلا بچیت لە کوردستانێ ئەvە چییە خۆ دێ وەکو ئەو دەبێژە بەڵێ هەروەها زاناژی دەبێژە هاوار دنیا بۆ بە موچەخۆر هێشتا سەڵق و تۆرمان لە دەرەوە بۆ دێت من پێم باشە کەرتی کشتۆکال بەراو پێ بدرێت و بکرێتە بەشێکی سەرەکی لە داهاتی نەتەوەی بەڵێ تەماشەوانی نێژا وەکو مە پێشتر گوتی گەلو ئەو کەسین و هیچ ژێدەرێکیوان نینە هیچ موچەیەک نینە هیچ فەرمانبەر نینە ئەو شاسنا بن خوددان شیاده بن و لە دام و دەستگەن حکوومەتی بێنەوەرگرتن دنەعادە کرێکارن کاسبکارن و هیچ ژێدەرێکوێنە گەلێکیشان کرێچینە ژیانەوان گەلێک گەلێک باش نینە ئەی ئەو چ بکەن ئەی بوان چه هەبیت ئەی بوان چ ڕەوشەوان چاو بێتە بەرچاوگرتن دەمەکێتە کواژی ئینسانن پێویستی بژینی بژیانێ و بە دابینکردنا ئیلتیزاماتێت مستەلزەماتێت ژیانە گەل و ئەو چ بکەن ڕەوشەوان چاو بە بەلێ فەرهات لە هەولێرەوە کاک فەرهات بابزانی سەرنجی بەرزستان کاک فەرهات قسە بکە فەرموو هەموو کاتێک دەکە تۆ زێدەنگی بەسکەیتەوە مەمنونی کاکە ئەوە نازانمان دەک دەرن دەستی سیاسی لە پشتەوەیان دەک دەرن نازانمەوە ئەو برادەرەکە ئێستا وتەبێژی وەزارەتی دارایی قسەی کرد کە بە قسە وتەوی وایە بەغداد موافقتیان بەڵام ئەمە خۆم لە ناویشەکەم خۆشم وەرم گرتێ و سەتڕاتبەکە و عێراق تەقدیمی ئەو هەرێمی کردێ بەس هەرێم ڕازی نابێت چ دلیلێکت هەیە لەسەرەوە بۆی بینەری زیاتر مۆغنابێ بەڵێ دلیلم هەیە من خۆم لە ناو بانکم من خۆم لە ناو ئەوە مکە کام بانک تۆ لە کام بانکت وەرگێتووە کاک لە بانکی ڕەشیدی دارە عامە لە فەرعی الاحتیمال توجاریە لە کام شوێنەوەرگێتەوە لە کام شار لە بەغدا ئەی بێژگە لە بانکی ڕەشید و ڕافێدێن هیچ بانکی دیکە ملزەمە بۆ یەکە و موچە بدا بە فەرمانبەر نەخێر تەنها بانکی ڕەشید و بانکی ڕافێدن و بانکی ئەهلیەکان هەیە بەڵام ئەوە بەڵام ئەوان لەقیان لە کوردستان نییە هەردوو بانکە لەقیان لە کوردستان نیە ئەو هەردوو تەقدیمیان کرد چەند جار هاتینە هەرێمی کوردستانیش ئەی خەتای چییە هەرێمی کوردستانە لێ خەتای بەغدایە پێت وایە خەتای چییە بەغدا شەڵی خەتای هەرێمی کوردستانە کە قبول ناکات ینی ئەوان هاتوون لە هەرێمی کوردستان تەقدیم بکەن کە لێرە لەقەکانیان بکرێتەوە هاتینە من ئاگادارشم هاتینە هەرێمی کوردستان کە تەقدیم ئەو معلوماتە لە چێنەوە کاکە گۆران کاکە جان خۆم ڕۆژانە تەنها ڕۆژانە گەرنەی بەم سێتار فایلی خەڵک دەبم تەوقع دەکەین لێوێ موافقانە بۆ دەینەوە بەڵێ کاک فەرات بەڵێ سوپاس پەیوەندێکێتەوە بۆ زانیاریەکەت گۆران لە بەغدا کای گۆران فەرموو ئەو کاتێتان باش هەموو کاتێکت زۆر سپاس دەکەم مەمنونم بەڵێ کەرەمکە ئێمە بۆ خۆمان داوامان لە بەغای ماڵی مامدەلالین هەموو فۆرموشمان پڕ کردێتەوە بەڵام ئەوەی واستە و شتیان هەبوو وەریان کرد ئێمەش هەتا وەرمان نەگرتەوە ینی تۆ وەرت نەگرتووە ئێمە وەرمان نەگرتەوە بۆ وەرت نەگرتووە ئەوەی شتێکی هەبوو زاپی ئەراسی شتێکی ئێراسی مەسوولێکی ئێراسی وەری کرد لە باخی ڕافێدین ئەوانە بەڵام ئەوەی پێشتریش وەرمان نەگرتووە ئەوەی پێشتوش فەرهات لە هەولێرەوە ئەوی شەر کورد بوو بەڵام ئەڵێ من وەرگرتومە پێشتر لە دیالە ئەوی شەر سەربازێکی کورد باوی شوتی وەرم گرتووە بەڵێ ئێمە فۆرموشمان پڕگرێتەوە هەموو شتێکمان پڕگرێتەوە هەموو شتێکمان ئازر کردووە ئامفۆتەکەشمان بۆ ئیمزا کردین بەس ئەوەیە دەڵێ ڕاوەستاوە هەتا ئێستاگەنێ بەڵێ هیوادارین سەرنجی تۆ باوشێ نەگەیشت بێت کە کێشێکی تۆ چارەسەر نابێت کایکی گۆران لە بەغداوە بەڵێ دلێر لە قەرەنجیر کای دلێ فەرموو ئەم کاتتان باش هەموو کاتێکت دەستان خۆش بێ بۆ ئەو تەوەرە من پێم وایە قەرزی سەد موچەیی لە عێراق یا لە هەرێمی کوردستان هێشتا وردەکاریەکی تەواو دروست نەهاتووە بۆ دام و دەستگاکان بەڵام لە هەمان کاتە ئێمە وەکو گەلی کورد جەنابەت دەزانی گەلێکی موسڵمانین ئەو سەد قەرزە ئەو سەد مانگە موچەیە کە ئەیدەن بە فەرمانبەر یەکەمین ئەبێ زیادە نەیەتە سەری ئەگەر زیاتر بێتە سەری هەمومان دەزانین دەکەوێتە بواری حرام و ڕیبا و ئەوانەوە ئەوە یەکێکە لە کێشەکان دوایی من پێم باشەیان
ببوچوني من او قرض خيالي كادري بكري ببروجه بكري بكارتب يعني بوجانوي هريمي في بكري باشتر لويكا شنكو يم هم اندزانين كالهريمي كردستان او هم فرمان برئيس سود من بن بلام خلقي كشي سود من نابه يعني اتوانين اما او بشوازي كتير استراتيجيتي بقورين بشوازي كتير بتوانين هريمي كيف بوتشو برين او عراقش اي كايسا تنهابوا اويك اوهموا كارثات سياسية كهيتي بتوان تخديري خلق كيبك والا اما اشتغنية في او بوشوية بله كاك دلير بله برزان يكيك له كاركاني صرف كرديام صدموچه بسريكه ولا سره همو شر مال ويرانيه كلا عراق رو داوا خلي بمال وحال بو بيجي گابوا ام پار صرف کرا بو خلي بتواني ريش نبه شينيكي نشجبون بخوي پیدا بيم كبلام چاودراني ابوري الين هاتني اما همو پاره بم رج زوره بنا بازار تضخم دروسك شد گران به لکاتك كعراق ولاتك تايسا ناتواني كرستكاني بناسازي كلوبلي ناوخوي بخوي برهم بنه هكر اويشتنا اوي مقطرش لدور ولاتني دور برنامج لو توشي كشبه بالي كمال لشاري سليماني كاي كمال فرمو الو بله شاكي برزقم زور سپاس والله منو كوخم حكم باشا خموشه يعني من كوخم مثلا وزارتي يجمرقم راسي تايسش كريتشيم تايسش وقت ايكيوام يا وقت ايكيوام يعني كريتشيم ناراحتي در بدري يعني سران سري اوجه يعني دهاتي كنية دهاتي معاشك جو اونية تابلشتي كيبير يعني براسي او علما نجمن هر او علما واي وضعي كان وضعي زون ناراحت يعني ولكن كمال لشاري يعني سليمان كان صالك ريتشين جدول ثمن ما نصرفه هيك يعني هيك معاشك كم صاحبي دوسي منالو هاد هيك يعني اوسط متشباشة بو اما باش يعني استفاده كي بو اما تواني بتشتكي بيبكي ولكن كمال يبدأ سنجي تو جيش تبي وكو وروشي تو هتا أراس لحاجة وكاي أراس فرمو هم كاتب باش همو كاتكت خوشي برنامج اللي يخم قال لك سباس فرمو بريز والله من زور متابعي برنامج الدخم خوش حالي بله سطعنا وتنوي كذ رازين يكفي أقل ككاتي دنگدانكي همو غارو هالطرينة يعني وتباليان بكشنا بيسقام ودون يكون يعني وقبونا قوتان بار بكنا قوتان ولكن كراس سنجي تو جيش سباس ديار آكريت جلمة يكاك ديار كرم كه باشي كاكار از باشم سپاس كم سپاسي تو كم برنامج جوانا از سپاس كم چند پێشنیاری کەمەیە من بەخۆم دەگرێت دەست لە بەڕێوەبەرێتی ئاو لە شاری ئاکرێ ئەگەر تو بە شێوەزارێ بەدینی باوی ئەس باشتر لە تەفام دەکەم باشە باش ئەوە بوومەوەی 8 ساڵە دەگرێت دەستم لە دۆیرە ئاو ئاکرێ هەتا ڤیگاڤێژیان ناوتینە دامەزراندنەوە کە تعین بشێوەیەکی ڕسمی بۆچی نادا دامەزراندن سەبەب چ نەگەر خۆ gelek cara ew denk hediz gotî dêxira damezrînin ev digirê dest bes yanî wextê nêzik diya wextekema pisêra rêveberî xwe kir bikî wenîne bide pişte çi bûniye ji pişra çend rojek bi pêve çin dosehkên yanî hindê dertirsa kuret dertirsa an kuret rêvebera şihade sê amade îşniya navendî niye êt tayîn bû şeyekê resmî يعني أرجلك يعني شو برونا منية يا سي سنوية منية كواتا واتود بيجي دستي حزبين أفضل أبو تسكية حزبي خلكنا دمزراندن لتا هيج واسطك نبتونات كده دمزراندن ويري خذ الجانب ده بشرتك راسي بس حزبنا أزمة شخصينا راسينا كذا كم شخصية كنا بلا نحزب هذا بله كايك دياري بدالين روش واجي بيت البرشاف كتن قالوا لفي ولاتي ولاتي هميايا ولاتي همي كسك هر كسك في ولاتي دا بي او كرد ولاتي هميايا بيست همي بين تعين كرنو بيست همي لخير بيرن في ولاتي لغور ياسا لغور دات پروريه ولغور ورهويه ويك هويه تفيا مفهوم بن كايك ديار عملك گريبس چاندي سالا نات كدا مازراندن بيجيت اند كيداد نات مازراندن جبركو دستي بر برسال بجبويه بله احمد لدهوكي كايك احمد كريم كه هيك احمد بله برا دم باش شلونك برا واشي از باشم كرم كه برا بس مدفيا يعني موچت ما بابو سري هاي بيدابانا ما بابو برا كيش روجي شاي بيچوبان بوار كه دروجه من ورقتي يعني بابا من اشتاق دخونه ورقتي ابا بيستدوي هاي بيها بو تاخير بيت معاشي اوصى والله
برانزا هر بجد دی چی بیت او چنابید هر بجد دی چی بیت او چنابید باور که یعنی از کری دارم دو که یعنی های گرمه بونه 5 روز 4 روز بو چه نابید اکو تو بیجی هر دی چه بیت او چه نابید برا ولانزا اما هر حکمت آمد بجد دی چی بیت او چنابید اها اوه بو تمال چکریه گلو اوه تأثیر هیا بله برو اوه هر بیجن دی چه بیت او چه نابید تأثیر هیا بو تمال چکریه هاي مرة والله أما عندك عملية بام تشينا عملية شيكين عم واجبه لي. بله كاك أحمد لدوي كيس باز بسرنجاتا ريكوت إلا بغداد لشاري بغداد كاك ريكوت فرمو. بريت مكاتب باش. مكاتكت. بس خوشي صور جوانا وليكم. قال لك سباس. بريت يما بني تقريبا هو الشج مع تياتر فور بيوصد مع شو مع برو كردوا أو بني واسطة هذا سربوية كذا بفارة. أول شيء واسطة بدردي كردوارك كمان بنام سنغيز بلاكه. كواتا واسطة لويش هي باش هيك قانوني همو فرمان بركة نجريتها وفورمتها وفرمان بريد ومزرعتها أي واسطة بتشوف. ليش واسطة بفارش نبي أوش تناكر يعني 8 بلي بري تقديمي كيتو بلي برابر يشبونه عندها وكسر معاش كم فرق جاي وزيادة كوهردي كم جاريش أي كي هم ثانية مليون بيع قانوني وبدي يسمى جماعة زانم وريان كرتوا معنا خبرين 6 مليون عندها وجاصد معاش كيام بكرة. اها بله كايك ريكوت سباس بسرنجي توش كواتو كوتوالي واسطه لوش برزن واسطه هي كايك ريكوت هذه لكاتي كما فرمان بره بشي رسمي فورم پرکردو تو بو معاشكي او صدمه بينادريكا شمولي شكا بله باوكي چاوان لشاري سليماني كاتم كاتك داماش همو كاتكي برست كاك باوكي چاوان سپاس دسخوشي برنامج او تورگل ليكم زور سپاس أوسط موشي قد بدري بيا يما موظفين والله استفادة لي كنا سام بخوم كريتيم حوهش صالة قينا قام هم ما يستصل 1000 نارين بكري زور أبو من يعني كاك باوكي چانتو أكوالي حاول چان صالة كريتيت أو معاشي ورقري قاتي استفادة ليكي لا والله حاجة استفادة ناقم أقر بلهم همو ما نقلاني 10000 حتى هذا 10000 بمنتو تاوكو ما نقيك أي بمسر أو قناعتك يجي درويتاني ومبالغيتاني اگر او صدمه من پی بدري خو صدمه همي ما نهايته بس اسمكم ما نهايته سابون من اسمكم 250,000 او 20 مليون هاتي 20 مليون كما بون من تو ام هلا او شويني تشافي قشتاري بيامي جندي المانيا باش استيقاته توي بيشي سوقيجي بي بكري بي تو ما انا كيبي لكريتي دي رزقار الدبي بلام اما نازن بوشي يعني ام حكمته بوشي نايك يعني والله داوا كرم لا سروج حكومتي هريمي كردستان بشكم اما بوكا والله يم يتفادي لي بكي والله باوكي چان يادارين سرنجي تو گيشت بيت احمد لقلات زيك ايك احمد فرمو كاكو كاد باش همو كاتكت باش يا حوال باشا از باشم سپاس سپاسكم ممنون لا ايما وكو او خلقي كادا وستموچه كنجدري شتيشي واني يعني خلق بازارك هلا يعني شيشكان دروسه مشتكان جرانا من لروي بنا سازيو لروي حرزك وتو تشاولك باكسي بتوانشن بين ابي 6 صال او صالك كاسبيب كاب وحرزك بكره بشش حول دفتر كواتا باش اما تأثير الثماني شكا ثماني زور ارواي تر فرياي هشتك ناكوي نولا فرياي هيش ناكل من الله كان اشتبه هر وقت ولا كري دانشن وقت من لكري دانشن بلا نيمه تشش كشمان هي وكو من بوليس ملقلا زهر تابش يوم فاصوان سنورا دوامه چي زور باريشي خواردن من بو سر فكري 150,000 اويش وكو لواء احمد لقلازه لسليماني لما نجرنو بشي قلازه سالهولي سر فكري ادري بوليسا كان خويان مصرف خويانا كان ظلام يما لما نجرنوي دي خوش تزاني نازاني بتكلنك يا ارواح بله والله من نازانم ما سپاس بوتو كايك احمد لقلات زمني ودارين سنجي توش گيشت بين نامو لشاري سليماني كايك نامو فرمو كاك هذا خوشي برنامج اللي كم سپاس طبيعي من برنامج جوان هلا بجيري براسي اشتكان كورتان توت جوان زور سپاس بلام حقيقة كوريكش لسر اوانيك لم كردستانيا دي باش لهم موسيقى براسي خلق لا چارچوي ام تواريا چاندين جرباس يوم كر پیشتر تواري شما بو اگر پیوس کلا داتوش دا توار سر واكينا اگر پیوس کا زور بمين كتوريا لسر اواني نوار كي ما بدو دو چني ام بابت لم كردستانيا مال هي دنا فريق هذا نفر كي مسخوله خلق شيء بيسر خزانه 15 خزانه 10 خزانه مسخوله لم كردستانيا يعني براسي والله
زابێ داوە کەمان حکومەتە زۆر بێتیلانە زۆر بێ بەرنامەیە یعنی خەقیە ئاورێت لەو خەڵکانە بداتەوە کە خەڵکی خێزاندارن کرێت چین هیچ سەرچاوەیەکی ژیانیان حەقیە موچەیشان بۆ بکرێ بەڕاستی بەڵێ کاک تامۆ بەڵێ ئەوەندە زۆر یعنی بەڕاستی کۆتایی نییە بەڵێ هیواداری سانێکی توش گەشت بێ بەڵێ سوپاس بۆ پەیوەندێکت بابێ ئایدل لە دهۆکێ بەڵێ بابە ئایدل بابێ ئایدل کەرم کە من ئەگەر گۆدار ئەمە بکەی دیارە هاشمانینە لەسەر هێلێ نەمایە محمود لا کرد گەلمە بەلی محمود سلام علیکم عەلەیکم ئەسەلام باش برا ئەس باشم کەرم کە برا دەست خۆشن بەرنامی هەوەتکەم هەز سوپاس حواجی خێرێن ئاگدارکردنا ملەتی و حکوومەتی ئەمە بە چەند ساڵە پێشمەرگەی ئەسکم ئەندامم سەردەمی کابینا پێنجەیە بەڕێزمی تیوان بارزانانی ناویمە تەرخان کرد بۆ زەویا قەتعی یا شەشێک سوالانە کابینا هەفتەیە بەڕێزمی تیوان بارزانانی هێشتا مەوەرنەگەتینە ناویمە بەلەدیا ئەزەکەم بەرنامێکی تەرخان بکەن لەبۆ کمەندامی پێشمەرگەم هەست بەڵێ کاک محمود لا کرێ سەرنجاتەژی دێلبەر چاوفەرگەین تەکید سوپاس پەیوەندیاتە فاتیمە لە شاری سلێمانی فاتیمە خان فەرموو ئەم کاتت باش برای بەڕێ هەموو کاتێکێ بێگومان کاتمان بەرەو کوتایڕایکە بە کوردی سەرنجی خۆشان زۆر سپاسی تۆ هەموو کارمەندانەکەم بۆ هیلاکبوونتان لەگەڵ ئەم بەرنامە جوانانە زۆر سپاس برای بەڕێزم بۆچی فەرمانبەرانی هەرێم بێبەش بن لەم سەدموچەیە بەلای کرد تو جێبیست بێ ئەڵێ لەقەکانیان بانقانە لە هەرێمی کوردستان نیە لەبەرەوە ئەڵێ باشە قەی ناکەم ئێمە هەموو بێبەشین لە عەرزە بێبەش بووین لە هەموو شتێ بێبەشین لەمە شەهەر بێبەش بین هیوای خانووە کات پێویستی بە پارە هەیە موچەکەی کەمە ناتوانێت کرێتی و داماوە ئەی بەچی چی بکەین چارەسەرێکی فەرمانبەران بەچی ئەدۆزرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەڵنایەتێ لەسەر فەرمانبەران هەموو شتێ دابین کراوە بۆ مامۆستان بەڵام فەرمانبەران بەشی خوراوە هەر ئەوەنە ئەڵێم داواکان لە ئێوەی بەڕێز تا ئێستا عەرزەمان وەرنەگرتووە لەمە شەبا بێبەش بێت سوپا قەی ناکە زۆر سوپاس بەڵێ سوپاس بۆ پەیوەندێکەشت بەڕێزان دنابە بەرنامەیدا گەلەکە پرساندێکرد تڤە vێرێژی وەرگریت هەرێمە کوردستانیژی وەرگریت ji ber ku gelek fermanber here mehaçiyan gelekê me kirê çiye nîveka maaşê xwe dikirê nîveka jî têre masrifayî neket kevata heta sereyê vê bi zûr sereyê vê heta sereyê vê dimînît di demeke de gelek kesene kirêçîne feqîrin hejarin muwazzif nîne ratibêt fermî nîne gelo ew çi bikin rewşan çabe belê heya sibeyê di tewerekî gerimtir da bêguman di xizmeteva da bîn her şad û bextewar bin